بینەرانی بەڕێزی بەرنامەی زنیستاوتان لەبێ ئەو کاتەتان باش جارێکی تر لە بەرنامەی هزرین پێتان گەشتینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان. تەوەری ئەم جارشمان تایبەتە بە بابەتێکی فکری هیزری قوڵ و هەمەلایەن کە پێویستی بە جەدەل و گفتوگۆی هەمەلایەنە، پێویستی بۆیە کە ئێمە لە ڕوانگەی با بڵین وەڵامی چەند پرسیارێکەوە معریفەی گشتیمان لەسەر ئەو بابەتە هەبێ. ئەوش بابەتی چەپە، چەپ لە خۆڕەڵاتی ناوەڕاست و بڵین لە جیهاندا و لە باشووری کوردستان و لە ئەم ناوچەیەکە زین فکری چەپ بەچی گەیشتووە بۆ فکری چەپ تا ئێستا کە ئێمە دوابین لە ساڵانی هەفتاکان و با بڵین هەشتاکان فکری چەپ لە هەموو جیهاندا فکرێکی کاریگەر و گەورە بووە. دەتوانین بڵین کوتلەیەکی بەهێز بوو لە جیهاندا ڕوبەڕووی با بڵین سەرمایەداری و بورجوازیەت بۆتەوە. بەڵام ئێستا دەبینین بەتایبەتی لە دوای نەوەتەکانەوە فکری چەپ لە هەموو جیهاندا پاشەکشەی کردەوە، تووشی بنبەست و تووشی وەستان و دۆگماتیزم بووە. بۆ ئەم بابەتەش بۆ ئەم تەوەرەش میوانداری بەڕێز ئەنوەر حسێن نووسەر و لێپرسراوی دەستگای ئایتیا و بۆ فکر و لە کۆڵگەمان کردووە. کاک ئەنوەر بەخێربێ بۆ بەرنامەکەمان خۆشحاڵین، سپاس دەکەین کە ئامادەی بەرنامەکەمان بووین. سەرەتا دەمانەوێت بزانین باگراوندی فکری و سیاسی و معریفی جەنابتان. زۆر سپاس کاک سیروان. من ئەنوەر حسێن بازگرمێن لە ڕاستیە دەرچووی هەم ئیدارەم و هەم دەرچووی ڕاگەیاندم خۆش دەزانی لە دوو دەورانی جیاوازە و لە پێش ڕاپەڕینی شەو خەریککاری ڕۆژنامە نووسی و یا باوڵم کاری خوێندنەوە نووسین بووم تا بە تایبەتی لە دوای دەورانی ڕاپەڕینەوە زۆرتر خەریکی کاری میدیا و سەحافە و کتێب و چاپکردن و ئەوانە بووین. ماوەیەکی زۆر سەرنووسەری ڕۆژنامە بووم و دواتریش ئەم دەستگایم دروست کردووە. لە ساڵی 2004ەوە ئەم دەستگایە بە شێوەیەک لە شێوەکان هەبووە و دەستگای ئایدیا بۆ فکر و لێکۆڵینەوە دەستگایەکە گرنگی بە ئەدەبیات و فکری چەپ و مارکسیزمەدا و ڕەخنەی دینی کارەکەوە لە هەمان کاتا مەسەلەی کورد لە هەر شوێنێکی دنیا و ئامانجیشمان خزمەتکردنی کۆمەلگای کوردستانە لەم بارەیەوە و خۆش دەزانی کارێکی زۆرمان کردووە و بەردەوامیشین و ئەمانەوێ لە ناو کۆمەلگای کوردستانە بۆ چوونێکی جیاواز بە فۆرمێکی جیاواز کارەکانمان بکەین و بتوانین سەرنجی خەڵک بۆ ئەدەبیاتی چەپ و بۆ کۆمەلگایەکی پێشکەوتن مۆدێرنتر و بۆ بەدیهێنانی سوسیالیزم و دیموکراسیەکی باشتر و کۆمەلگایەکی سکۆلار و ئازادتر. دەستخۆش سپاس. کاک ئەنوەر فکری سۆسیالیزم و مارکسیزم با بڵین ئێمە پێش ئەوەی با بڵین سەرچە با بڵین فکری سۆسیالیزم و کۆمۆنیزم چییە و سەرچاوەکەی چییە با بڵین چۆن ماسەلەم پەیوەندی چێ بە بیری چەپەوە؟ زۆر سپاس. لە ڕاستیە کاک سیروان هەردوو ئەم چەمکە لە چوارچێوەی ئەدەبیاتی مارکسیزما جێگایانە بێتەوە و سۆسیالیزم قۆناغی یەکەمی بەدیهێنانی کۆمەلگایەوە، کۆمۆنیزمیش قۆناغی دواتر قۆناغی باڵایەتی. لە ڕاستیە هەردووچیان بریتین لە ناو چوارچێوەی ئەدەبیاتی مارکسیزمە جێگایانە بێتەوە و چەندین تیۆر و فەیلسوفی گەورە لە پشتی ئەم دوو چەمکەوە هەن و لە حاڵشدا قسەکەوەیە کە هەردوو چەمکەکە هەم سۆسیالیزم هەم کۆمۆنیزم وەکو قۆناغی یەکەم و دوو هەم بۆ بەدیهێنانی کۆمەلگایەکی دادپەروەر و خۆشگوزەران و بەدیهێنانی مافەکانی کرێکاران و سەرکەوتنی خەباتی چینایەتیە و لەو بارەیەوە جەدەلی جیاواز هەیە کە سۆسیالیزم ئایا لە یەک وڵاتدایە لە هەموو دنیا توانێت دەستەبەر بکرێەوە بە قۆناغ بە قۆناغیانە. بەڵام هەرچی کۆمۆنیزمە دوایین قۆناغی دەسەڵاتگرتنە دەستەکە هەموو ئینسانەکان تێ
حەسێنەوە لە سای دادپەروەریەکی کۆمەڵایەتی و کە دیاریشە لەو کاتانەیە کاری بەکرێ نامێنێ و مڵکایەتی گشتی و شخصی نامێنێ و هەموو ئەمانە لە چوارچەوەی سیستەمێک هابێت کە ئینسانەکان بە پێی خواستەکانیان هەموو خواستەکانیان بۆ دابی نەکرێ. لە ڕاستیە بۆ چوونی جیاواز لەسەر خودی ئەو دوو چەمکە ینی هاوفکرانی ئەم دوو چەمکە بۆ چوونی جیاوازیان هەیە و لە هەمان کاتا مخالیفەکانیشی ڕەخنەی زۆریان لێگرن و پیان وایە ئەمانە یۆتۆپیای بەڵام لە هەر حاڵدا ئەمانە وەکو ئالان بادیۆ یەکێ لە فەیلسوفانی مارکسیستی پێی وایە کە بە دوای ئەو هەموو ڕەخنانەش کە بستنەوەی سەرمایهداری بستنەوەی بۆرژوازی و بستنەوەی ناسیۆنالیستی لە بستنەوەی چەپ و بۆ بەدیهێنانی سۆسیالیزم و کۆمونیزم یەکرێ بەڵام پێی وایە لەگەڵ ئەو ڕۆڕۆی مێژوو بۆ هەر تەکانێکی مێژووی و هەر ئاخێزێکی جەماوەری و کۆمەڵایەتی ئەتوانێت سەر لە نوێ مارکسیزم بێنێتەوە کایەوە بتوانێت دەوری نەخشی مژدەبەخشی پێبێ بۆ کۆمەلگا و ئەتوانێت هەموو ئەو هەم سوسیالیزم هەم کۆمونیزم بەدی بێنێ و پێشی وایە ئەوە ڕێگا ڕاستەکەیە بۆی لە هەر حاڵدا ینی ئەم چەمکە کاک سیروان لەناو گیانی لەناو کۆمەلگای مرۆڤایەتیە جەدەلی زۆر و زەبەندی لەسرە و ڕەنگە بە ملیۆنان کتێبی لەسەر نووسراوە تا ئێستا بەڵام هیچی هەموو ئەو بۆچوونانە هەموو ئەو جەدەلانە چ ئەوانەی کە مؤەیدن و چی ئەوانەشی کە مخالیفن لە ئەهمیەتی ئەوە کەم ناکەنەوە کە کارل مارکس وەکو بنیادنەری ئەم چەمکانە وەکو داڕێژەری مانیفێستی حزبی کۆمونیست و مانیفێستی کۆمونیزم لەگەڵ هاوڕێکەی ئەنگلز ئەوانە هەتوانم بڵێن هێشتا ئەوانە وەکو کەسی یەکەم وەکو کارەکتەری گەورە لە دنیا سەیرەکرێن و ڕێوازەکەشیان ئیدامەی هەیە و درێژەی هەیە ئەوە ڕاستە ڕەنگە بە پێی هەلومەرجێکی جیهانی لە ماوەی ئەوسارە لێ بکەم فەلسفەی با بڵین مارکسیزم جەدەلێکی قوڵ و هەمەلایەن هەڵدەگرێت و مێژوەکەی دەگرێتەوە بۆ بڵین سەرەتای وەکو پراکتیزە با بڵین سەرەتای بڵین سەدەی بیست و ئەوانە دەبینین لە ئەوروپادا لە خۆرەڵاتە لە هەموو جیاندا فەلسفەی مارکسیزم فەلسفەیەکی زۆر کاریگەر و گەورە بوو بەڵام ئێستا سێ دەکەی فەلسفەی مارکسیزم بە تایبەتی لە کۆتایی هەشتاکان پاشەکشە دەکا و دەوای لێ هاتووە فەلسفەی مارکسیزم با بڵێم کە وەکو بیرروباوەڕ لە کۆمەلگاکاندا زۆر پاشەکشەی کردو ئێستا بیرروباوەڕی لیبرالیزم با بڵین دیموکراسیات کۆمەڵی بیرروباوەڕی سۆسیال دیموکراتەکان لە دنیادا ئەوانە بوونە فکری با و خەڵک زیاتر با بڵین جیهان و کۆمەلگاکان زیاتر تەبەنی ئەو جۆرە فکرانە دەکەن هۆکارەکەی چه ئاوە شکستی بڵین شکستی خواردەیان پاشەکشەی کردووە لە ڕاستیان من ئەتوانم بڵێم پاشەکشە نەک شکست بەڵام بزوتنەوەی چەپ و بزوتنەوەی مارکسیزم کاکسیروان لە دەورانی خۆیان دەور و نەخشی گەورەی هەبووە چ لە سوسیال ئینتەرناسیۆنالی یەکەم لە 1964 لە سەردەمی مارکسا لە لەندەن و دوجاریش ئینتەرناسیۆنالی دووەم لە 1914 لە پاریس ئەوانە ئەتوانم بڵم قۆناغی یەکەمی و کاریگەری مارکسیزم بووە و دەور و نەخشی گەورەی هەبووە و بە دوای ئەوە لە دوای ئەو دەورانە ڕاستە تووشی کۆمەڵە کێشە بۆ بەڵام دەورانی سەردەمی لێنینیش بۆ خۆی دەورانێکی کاریگەرە لە بچنەوەی مارکسیزم و لەو قۆناغەیە دوجار ڕاستە تووشی ڕەخنە و گلەیی و ئەو گرفتانە بێکە لە سەردەمی ستالینە ڕۆدا بەڵام ئەکرێ بڵێم شۆڕشی فەڕەنسی لە 1990 بەرهەمی مارکسیزمەوە دەور و نەخشی گەورەیە و شۆڕشی ئۆکتۆبەر و ئەوەی کۆمۆنەی پاریس هەموو ئەوانە و
زۆر شۆڕشی گەورەی دنیا شۆڕشی سین و کوبا و جزائیر و ئەوانە هەم بەشێک زۆر لەوانە ئەوانە دەور و نەخشی ئەدەبیات و فەلسفەی مارکسیزمن کە ڕنگدانەوەی هەبووە کاریگەری هەبووەوە توانیوێتی بە تایبەتی لە سەردەمی کۆمۆنەی پاریس نمونەی ئەم ئەدەبیاتەوە نمونەی بەرجەستەکراوی فەلسفەی مارکسیزمەتەیە بەڵام کاکسیوان ئەمە بۆ هەموو فکرێکی تیژ ڕاستە مەسەلەن سیستەمی فیودالی کۆتایی هات و سیستەمی ناسیۆنالیستی یا فکری ناسیۆنالیستی پاشەکشەی زۆری کردووە بۆ تووشی گیرروگرفتی گەورە بۆ تووشی داڕمانی گەورە بۆ تووشی کارەسات و قەتڵعامی گەورە بۆ تۆ لە سەردەستەوە مەسەلەی بچنەوەی سەرمایه‌داریش وایە لە سەردەمانێکە جگەلەوەی کە پێشکەوتنی زۆری بەخۆیەوە بینیەوە بەڵام هەر ئێستا ڕوبەڕووی ناڕزایەتی و گلەیەکی زۆر بۆتەوە و بەشێکی زۆر لە مفەکرانی سیاسی و ئابووری پێیان وایە کە سەرمایه‌داری بووە بە حەزیایەکی گەورە دنیای هەڵوشیوە و مەترسی گەورەی لەسەر مرۆڤایەتی دروست کردو بەڵام ئەوەی جەناب دێڵێ دوای ئەوان ئەو ڕووداوانەی کە باسم کرد کە دەور و نەخشی مارکسیزم و بچنەوەی چەپتیا چەنە باڵا دەست بووە و لە دەورانی جەنگی ساردیشا بۆ خۆتان نەزانن دنیا بوو بە دوو بلۆکی گەورە یەکیان بلۆکی سۆڤێتی و بلۆکی بچنەوەی سۆسیالیستی دنیا بوو تریشیان بچنەوەی سەرمایه‌داری و بورژوازی دنیا بوو ئەمانە لە کێبرکەی گەورەیە بوون تا ساڵی 1990 ڕوخان و دیواری بەرلین ئەم ململانیانە بەردەوام بوون و لە زۆر شوێنی دنیا بچنەوەی چەپ بچنەوەی کرێکاری و سندیکالیستی بچنەوەی ئەوانە دەور و نەخش و گەشەی گەورەی کردووە لە ڕاستیە هۆکار زۆرن بۆ پاشەکشەی بچنەوەی چەپ لە دنیاە بە تایبەتی لە دوای ڕوخانی دیواری بەرلین ئەوەی کە بەشێک لەم سیستەمە سیاسیانە لەژێر ناوی مارکسیزم لەژێر ناوی بچنەوەی چەپ لەژێر ناوی خەباتی کرێکاران و چینی پرۆلیتاریا و بەدهێنانی مافەکانی کرێکاران و جوتیاران و زەحمەکێشان شۆڕشەکەیان بەلاڕێدا برد و بە مەبەستی جیاواز بەکاریان هێنا و لەژێر ناوی فەلسفەی مارکسیزم و لەژێر ناوی بەدهێنانی سۆسیالیزم و کۆمەنیزم وەکوی کە ستالین ئەمانە ئینحرافیان کردووە لە ناو شۆڕشەکەیە لە ناو بچنەوەکەیەوە ئەو دەورانەی ئەو خەبات و تێکۆشانەی مەسەلەن دەورانی خۆیان لە دەورانی لینین و سترۆتسکی ناشرین کرد وەکەوتە قەتڵ و ئام و کوشتنی تەنان مەکتەبی سیاسی بەشێکی زۆر لەو چالاکانەوە بەداخەوە هەندێک هاتنی هەندێک حرەکاتی وەکو حرەکاتی ئەوانەی کە حرەکەی پۆل پۆت خەمی سوورەکان لە کەمبۆدیا هاتنی خەڵکانی وەکو کاسترۆ لە کوبا کیم ئینسونگ لە کۆریا ئەمانە بەشێکن ئەمە نەچینە ئەزار دوایی ئەچینەوە سەر و بابەتە یەک خاڵباسی ئەوت کرد جەنابەت ئاماژەت بەوە داوتت ینی شۆڕشی فەڕەنسی بەرهەمی مارکسیزم بەڵام شۆڕشی فەڕەنسی تاریخەکەی ئەگە بگەڕینەوە ساڵی 1970 بوو مارکسیزم لە دوای ئەوە بڵین وەکو فەلسەفە لەدایک بوو بەڕای تۆ ینی من ئەم کاریگەریە چۆن لەسەر شۆڕشی فەڕەنسا بوو ئەزانی کاک سیروان خەباتی چینایەتی و بەدیهێنانی عەدالەت و یەکسانی و پشتیوانیکردن لە خەباتی کرێکاران لە خەباتی جوتیاران و زەحمەتکێشان هەموو ئەمانە لەناو ئەم ئەدەبیاتەیە کە دواتر ناوێنرێ ئەدەبیاتی مارکسیزم دەور و نەخشی هەیە و خۆیە بینێتەوە بۆیە هەموو ئەوانەی کە لەم چوارچێوەیە خۆیانە بینەوە و لەم چوارچێوەیە خزمەت دەکەن و توانن دەور و نەخشیانە بێ ئەچێتە ناو بچنەوەی چەپ و بچنەوەی مارکسیزمەوە بۆیە بە نظری من فەلسفەی مارکسیزم و فەلسفەی چەپ ئەتوانێت لە هەموو ئەم مەجالانەی کە ئێمە قسەی لەسەرەکەین و لە هەر شوێنێکە دەور و نەخشی لەم جۆرەی تیا بینێتەوە ڕنگ و بۆی ئەمێ پێوەیە ئێمە توانین بە بچنەوەی چەپ و بچنەوەی ئینسانی خواز و بچنەوەی عەدالەت خواز و دادپەروەر ناوی بەرین بۆیە پێم وایە هەموو ئەو شۆڕشانەی کە لەژێر ئەم تایتڵەیە لەژێر ئەم ناونیشانەیە بچنەوەی چەپ و کرێکاری بچنەوەی کۆمەنیستی بێ هەڵگیری ئەم خەسڵەتانە بن کە وەکو باسم کرد مەسەلەن شۆڕشی چینایەتی و شۆڕشی کرێکاری و بزوتنەوەی ژنان و بچنەوەی گەنجان و لاوان و بەدیهێنانی عەدالەت و یەکسانی ومانە هەموو دەتوانێت لە ئەم چارچەوەیە خۆی بدۆزێتەوە
کاگەنەر جیهان بەسەر دوو با بڵین ئاراستەی بیرکردنەوە دابەش بووی ئاراستەیەکان چەپگەرایە ئاراستەکان ڕازڕەوەکانن ئەمانەوێ بزانین ئەم ناوە بڵین وەکو چەمەک وەکو ناو لە چێوە سەرچاوگرێت چەپ و بۆ ڕازڕەویانی لە ڕاستیا بزوتنەوەی چەپ کاک سیوان بزوتنەوەیەکە فکرێکە بۆ بەدیهێنانی وەکوتم عەدالەتی کۆمەڵایەتی و دادپەروەری و داکۆشی لە بچنەوەی کرێکاران و لە کاتێکیشدا بڵێ ڕازەوەکانش باسی عەدالەت و دادپەروەری بەڵێ ڕاستە و ئەم چەمکەش لە کاتی شۆڕشی فەڕەنسیەوانەی کە لە یعنی داوای گۆڕینی سیستەمیان بۆ دیموکراتی و سکۆلارە کرد لە بەری چەپ دانیش بوون و ئەکسەریەت بوون لە ڕاستیە لەوە هاتووە بەرامبەرەکانیشان ڕاست بوون کە مخالیفی ئەمە بوون ئەمە لێەوە هاتووە بەڵام دوجار ئەم چەمکە لەم فۆرمە لەم پێناسەیەوە گەورەتر دەرەکەوێ وای لێ دێکە هەموو ئەوانەی کە داکۆچی لە یەکسانی داکۆکی لە دادپەروەری لە خەباتی چینایەتیەکەن بە چەپ بناسرێن بەڵێ وتەیەکی ئەوەی کە معلوماتم وتەیەکی لێنینێ دەڵێت لە هەر وڵاتێکدا دوو شوێعە دەبوو شوێعەکان ڕاستە و شوێعەکەتیان هەڵەیە بەرەی چەپیش لە کۆمەڵێک ئەحزابی شوێعی چەپی با بڵین مارکزی سەرێ بەڕێیت و ئەمە تا چەند ڕەوایە بۆ ئەوەی کە حزبی شوێعی با بڵین چەند جۆر حزبی شوێعیمانە بێت چەند فۆرمی شوێعیمانە بێت لە ڕاستیە خۆی هەر بۆ خۆی مەسەلەی بزوتنەوەی کۆمۆنیستی قۆناغی جیاوازی بڕیوە کاک سیروانیانی ئەوە واردە مەسەلەن لە هەر ئەکرێ لە وڵاتێکا دەیان حیزبی کۆمۆنیستە بێ دەیان حیزبی شیوعیە بێ وەکو ئێستا لە بەشێکی زۆری دنیاوە هەیە مەسەلەن لە کوردستان و عێراق مەسەلەن چەندین حیزبی جیاواز و حرەکە و حلقەی سەقافی جۆرا و جۆری مارکسیستی ئەو هەن بەڵام ئەگەر وەکو یەکەم وەکو حیزب ئەوە مەسەلەن فۆرمێکی جیاواز و تایبەتمەندی هەیە و لەناو ئەمانەشە هەبوو ئەمانە هەیەن مارکسیز بوون هەیەە ئەنارشیز بوون هەیەن بوو ڕیفۆرمیز بوون هەیەن بوو مەسەلەن ڕادیکاڵترن هەموو ئەمانە مەسەلەن لەژێر ناوی حرەکاتی کۆمونیستی مارکسیزمان جێگانە بێتەوە بەڵام قسەکەوەیە کامەیان ئەتوانێ بە پێی مانیفێستی حیزبی کۆمونیست بجوڵێتەوە و کامەیانە ئەتوانێ هەنگاوەکانی مارکسیزم هەڵگرێ و کامەیە ئەتوانێ مەسەلەن ئەو فەلسەفەی کە مارکس بانگەشەی بۆ کردووە و ئەو فەلسەفەی کە ئەنگڵز بانگەشەی بۆ کردووە وەکوتم بەدیهێنانی خەباتی چینایەتی و بەدیهێنانی سۆسیالیزم و کۆمۆنیزم و عەدالەتی کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە بزوتنەوەی ژنان و بەدیهێنانی مافەکانی کرێکاران و حکوومەتێکی گرتنە دەستی دەسەڵات لایەن حکوومەتێکی کرێکاریەوە ئەمانە ئەکرێ حیزبی کۆمۆنیستی ڕەسەنی پێ بناسرێتەوە واکرێ ئەم فۆرمانە و ئەم شێوازە و ئەم هەنگاوانەی کە حرەکەتێکی سیاسی هەڵیەگرێ ئەمە بە حیزبی کۆمۆنیزم بەڵام بەخۆ دەزانی لە بەشێکی زۆری دنیا زۆر جار حرەکاتی مارکسیستی هەبووە بەڵام حرەکەیەکی ارتیجاعی بووە ڕاستە ناوی حیزبی کۆمۆنیست بووە بەڵام حرەکەیەکی ارتیجاعی بووە ڕاستە مەسەلەن ناوی حیزبی کۆمۆنیستی سۆڤێت بووە لە سەردەمی ستالینە بەڵام حرەکەیەکی بەڕاستی قەتڵ و ئامگەر و حرەکەیەک بووە فکری چاپ و ئەدەبیاتی مارکسیزمی ناشیرین کرد مەسەلەن وەکوتم پۆلپۆتەکانیش بە هەماشەوە لە بەشێکی زۆری دنیا هەر ئێستا ڕەخنەی زۆر هەیە لەسەر سین لەژێر ناوی حیزبی کۆمۆنیستی چین لەژێر ناوی فکری چاپ و مارکسیزمدا کە ڕەخنەی زۆری لەسەرەکە نوێنەرایەتی بچنەوەی چەپ و کرێکاری ناکە بچنەوەی چەپ و کرێکاری بچنەوەیەکی گەشەکردو نییە و مافەکانی دەستەبەر نەکراوە و حکوومەتێکی ئیستیبدادا و ئازادی سیاسی و ئازادی بەیان و دیموکراسی نییە و میدیا ئازاد نییە بۆیە بە نظری من ئەوەی جەنابە دێڵێ ڕاستە زۆر ئەحزابی سیاسی لەژێر ناوی جیاوازە هەڵگری فکری بەحساب خەسڵەتەکانی مارکسیزم و چەپن و لەژێر ئەم تایتڵ و ناونیشانەیە بەڵام یعنی کاکسیوان لە کوردستانیش ئێستا ئەمە بینین لە کوردستانیش هەندێک حرەکاتی چەوە بینین هەندێک حرەکاتی مارکسیستیە بینین لەژێر ئەم تایتڵ و ناوەیە بەڵام ئەگەر حقیقەتەکە بڵێ خزمەتی فەلسەفەی مارکسیزم ناکەن خزمەتی چەپ ناکەن و بەڕاستیە لەژێر ئەم ناونیشانەیە ئەزانی بۆچی مەسەلەن
لەناو بستۆی سندیکالیستی و بزوتنەوەی سندیکاکانە دەور و نەخشیان نییە و مەسەلەن بە دەنگێکی بەرز ئێمە جومان لێبە نابێت داوای جیای دین لە دەوڵەت بکەن و لە هەموو ئەو حرکاتی ئەتراز و ناڕزایەتیانی کە لە شەقامەکانی بینین ئەم ناتوانێت نوێنەرایەتی کرێکاران و زەحمە چێشان و جوتیاران ژنان بکە و بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسیەکانی مەسەب قسەیەکی جددی نییە و زۆر جاریش بەم ئاڕاستەیە قسەکە بەم ئاڕاستەیە توانین بیناسیینەوە کە نابستنەوەی ڕاستە لە نابستنەوەی ناسیۆنالیستیە خۆی بینێتەوە. کاگەنوەر دیموکراسیمانەیە لە جیهاندا دیموکراسیمانەیە کە بەشێک لە چەپەکان یان لەگەڵ چەمکی دیموکراسیا ماوەڵە دەکەن لە کاتێکدا ئەوەی بیستومانەوەی لەسەرمان خوێنێتەوە ینی مارکزیزم با بڵێن کۆمەنیزم دیموکراسی وەکو ئەمرازێکی سەرمایهداری دەبینێت لەناو کۆمەنیزما شورا هەیە لەناو بەپێی دیموکراسی پەرلەمان هەیە ینی ئەمە چۆن دەتوانانی لێ بڕوانیوە چۆن لێکدانەوەی بەڕێستان بۆ ئەمە بەڵێ وایە خۆی لە ڕاستیە ئەم جەدە لە ڕاستە مەسەن لە بینی شورا و پەرلەمان لە بینی هەڵبژاردن و پرسی دیموکراسی بەڵام مەسەلەن کاکسیان پێشتریش باسم کرد مارکس پێی وایە مارکس لەو بارەیە دوو بۆچوونی گرنگی هەیە یەکیان سەبارەت بە پرسی دیموکراسیە پێی وایە لە هەر شوێنێک ئەڵێ ئەگەر ئیمکانێک هەیە بۆ بەشداریکردن لە پرسی هەڵبژاردن پێویست بە شۆڕش ناکە ئەبێ لەم پرسەیە بەشداری بکەین بۆ بەدیهێنانی مافەکانمان و ئەتوانین لەم ڕێگایەوە مافەکانمان دەستەبەر بکەین مەسەلەن ئەوە خاڵێکیان خاڵێک تریشان سەبارەت بە سیستەمی پەرلەمانی مارکس دیسان لە کتێبی لە پێشەچێک بۆ لە بەیاننامەی ئایننامەی حیزبی کۆمونیستی فەڕەنسا ئەو کاتە مارکس پێی وا بووە کە ئێمە بێ لە پرسی شورایە هەڵبژاردنە کۆمەنیستەکان دەور و نەخشی گەورەیان هەبێ و ئەم ئامڕازە لە دەستی بزوتنەوەی سەرمایهداری و بەرژوازی دەربێنن بۆی باش ئاڕاستە بکرێ و باش بتوانێت خزمەتی بزوتنەوەی چە بزوتنەوەی کرێکاری پێ بکرێ هەردووچیان دروست و ڕاستە بەڵام قسەکەوێ بزوتنەوەی مارکسیزم پێی وایە کە هەم پرسی دیموکراسی و هەم پرسی هەڵبژاردن لەلایەن بزوتنەوەی بەرژوازی بزوتنەوەی سەرمایهداریەوە بە جۆرێک بەکارەبرێ بە جۆرێک بەکارهێنرێ کە ناتوانێت خزمەت بە چینی کرێکار بکە و ناتوانێت خزمەت بە دیموکراسی بکە ناتوانێت خزمەت بە ئازادی بکە ناتوانێت خزمەت بە جاوە بەڕاستی لەم بینایە جەدەلە لەوانەیە خەڵکێکی شەبێ پێی وا بێ دیموکراسیەکی خۆر ئاوا دیموکراسیەکی نۆرماڵ و بێکێشە و گرفتەوە لە چاو بەشێکی زۆری دنیا نموزەریشی باشە ئەمەش حقەتی تایە بەڵام مەسەن بزنەوەی سەرمایهداری ئەم ئەگەر مەسەرەن ئەم دیموکراسی چۆن سەیرەکە و مەسەلەی سیستەمی پەرلەمانی چۆن سەیرەکە زۆر جار ڕەخنەوەی لێ ژیرێکە لە بەرامبەر ئەو دیموکراسی و سیستەمی پەرلەمانیە بەڵام ئەوان کە مەسەلەن ئێستا بەردەوام شەڕێکی گەورە لە ناو کۆمەلگای بەشەریە هەیەەوە مەسەلەن بە ملیۆنان خەڵک برسین هە لە ناو خودی ئەوروپا بە ملیۆنان خەڵک برسین و هەمیشە بستنەوەی سەرمایهداری چاوی لە سەرمایە و کەڵەکەبوونی سەرمایە و قازانجی زۆرتر و زۆرترە. کاگەنوەر با بڵێن دیموکراسی لە ڕێگای سندوقی دەنگدان و لە ڕێگای هەڵبژاردننی ئازاد و فرەحیزبیەوە نوێنەرەکان دیاری دەکرێت با بزانین کۆمەنیزم چۆن دەڕوانێتە شورا چۆن کۆمەنیزم بتوانێت نوێنەرەکانی خۆی دیاری دەکات ئەین لە ڕێگای هەڵبژاردنەوەیە بەچی میکانیزمێکە لە ڕاستیە هەڵبژاردننی شوراکان لەم سیستەمەیە ینی بۆ بەپێی لە گەڕک و ناوچە و شارە و شارۆچکەکان و ئەوانە بامان شەوێ بەڵام قسەکەی پێویستی ئەم نوێنەرە نابێت نوێنەرەوەی بستنەوەی کرێکاری بن خەڵک دەنگیان پێبا بۆ بەڕێوەبردننی کۆمۆنەکەی خۆیان بۆ بەڕێوەبردننی ناوچەکەی خۆیان ئێستا بەڕاستی من پێم وایە قسەکە لەسەر ئەوە جەدەلێکە لە بینی شورا و پەرلەمان فۆرمەکەی و شێوەکەی بەڵام قسەکەی کەوتم مارک زەمانە لەسەر هەردوو لەمانە قسەی هەیە و بۆچوونی هەیە و پێشی وایە کە هەردوو لەمانە توانێت بە قازانجی بستنەوەی کرێکاری بستنەوەی خەڵک ئیسفادەی لێ بکرێ.
هەر پێش ئەوێ جادەمانم بێنە سەر چەپ دەمە پێناسێکی کورت با بڵێن پێناسێک مامۆ بکەی چەپ چییە و ماهیەتی چەپ چۆن ئێمە چەپ ناسینەوە وتم کاک سیروان ئەم پێناسی ئەم چەپم پێناسە کردوە وەکو وتیشم بزوتنەوەی چەپ فکرێکە و بۆ چوونێکی سیاسیە کە ئەوێ کۆمەلگا بەرەو بەدیهێنانی یەکسانی و کۆمەلگایەکی پێشکەوتوو سکیۆلار بەدیبێنێ و کرێکاران و زەحمەت کێشان ڕۆڵی گەورەیان تیا هەبێ و خەباتی چینایەتی گرنگی و ئەهمیەتی گەورەی هەبێ و بتوانێت کۆمەلگایەکی سکیۆلار یەکسانی خواز و عەدالەت خواز و بۆ کۆمەلگای بەشەری بنیاد بنێ کۆمەنیزم با بڵین کۆمەنیزم ناچەپ لەگەڵ با بڵێن ریفۆرمایان لەگەڵ شۆڕشی سەرتاسەریدا دەوێت بە ریفۆرم شتەکان چارەسەر بکە یان بە شۆڕش لە ڕاستیە ئەوانە کاک سیروانیانی نەزەریە جیاوازی هەیە مەسەلە وەکوتم لە هەندێک شوێن کە پێویستەکە لەگەڵ ریفۆرمە لە هەندێک شوێن کە پێویستەکە لەگەڵ شۆڕشە بەڵام قسەکەوەیە کە چەمکی شۆڕش و ریفۆرم ساز بەپێی هەلومەرج و بەپێی ژینگەی سیاسی و ئەوانە هەڵگۆڕی بەسەرادێ مەسەلەن لە دەورانێکە پێویست بۆ لە شوێنێکە شۆڕش بکرێ و بچنەوەی چەپ بڕیاری داوە کە شۆڕش بکرێەوە لە هەندێک شوێن پێویستی بە ریفۆرم مەکرێ لەبەرەوە ئەوانە بە نظری من بەپێی هەلومەرجە سیاسی و کۆمەڵایەتیەکە بڕیاری لەسەردرێ بەڵام قسەکەوەیە کە هەردووچیان واردە کاری پێ بکرێ و هەردووچیان دەتوانێت دەور و نەخشی خۆی هەبێ مەسەلەن ئەوەی کە لە سەردەمی ماو بینیمان لە سین لە دەورانێکە پێویستی بە شۆڕش بوو ماو شۆڕشی کرد و لە دواتریشیان دەستیاندای ڕیفۆرم کاگەنوەر باسی ئەوەت سیکۆلار باسی بەرهەوتێت پێ وایە چەپەکان دەبێت لەگەڵ سیکۆلاریزم و جاکردنەوەی دین لە دەوڵەت و ئانابێ بەڵام سیکۆلاریزم خۆی وەکو چەمەک بەرهەمی ڕۆشنگەریە بەرهەمی ئەو فکرەیە کە بڵێم ئێستارتینیای لیبرالیزم و بورجوازیەت و ئەوانەیە تێڕوانینی باڵین چەپ چێ بۆ سیکۆلاریزم پێ وایە ئەمە هەڵە تێگەشتێکەیە لەسەروی کە پێی وا دەبێت ئەوان هەڵگری سیکۆلاریزمیان ناخۆی لە ڕاستیە مەسەلەی سکیۆلاریزم با بەرهەمی ڕۆشنگەریش بێ بەڵام قسەکەوەیە کە بزوتنەوەی چەپ بۆ بزوتنەوەی مارکسیزمیش پێی وایە کە وەکو قسە بە ناوەماڵەکەی مارکس ئاینتلیاشی گەلانە مەبەستیەوەیە کە تعریفی ئەوە بۆ مەسەب لەبەرەوە جیای دین لە دەوڵەت بە نظری من ئەچێتەوە سەر ئەم چەمکە یعنی پێویستە بەوەی کە ئاین هەموو ئەو ئاین و مەسەبانە پەیوەندیان هەیە بە تاکەوە مجەڕەت بەڵام لەسەر و ئەوانەوە ڕەنگە بۆچوونی تریش هەبێ کە پێی وابێ ئەبێ مەسەب لەم کۆمەلگایانە نابێت دەور و نەخشێکی هەبێ و بەڵام لە هەرحاڵدا هەموو ئەمانە ئەتوانین بڵێن بە بەرهەمی بستنەوەی چەپ بناسین و سکوێلاریش میز لەنا ئەمانەیە ئەتوانە شوێن بگرێەوە لانی کە مەسەلەن بانگەشەیە بۆ خواستی خەڵک بانگەشەیە بۆ سیستەمێکی سیاسی کە ئاین ناتوانێت فەرز بکرێ بەسەر تاکەکانە و مەسەب ناتوانێت یان لانی کەم هەر ئەوەی کە پێشوو لە سەدەکانی ناوەڕاست و کە کەنیسە و پاپایان کرد و ئێستاش بەشێک لە دنیای جیهانی ئیسلامیەکە قسەکەوەیە کابێ ئەم سیستەمانە سیستەمی سکیۆلار بن و جیای دین لە دەوڵەت چەمکێکە مەسەرەن چەمکێکی زۆر ئینسان دۆستە. کاگەنوەر چەپ چۆن دەڕوانێتە پرۆسی دەوڵەتداریان چەپکی دەوڵەت پێی وایە دەوڵەت زەرورە بۆی بۆ کۆمەلگا بێ چکە بەڕێست و ئەزانی کە مارکسیزم لە دوا قۆناغا دەوڵەت ڕەت دەکاتەوە پێی وایە دەوڵەت ئەمرازێکە بەدەست سەرمایهداری و ئەمرازێکە بۆ ستەمکاری ڕاستە وەکوتم مەسەلەن تێڕوانینی مارکسیزم و بچنەوەی چەپ بۆیە کە ئەوان سیستەمێکی سۆسیالیزمانەوێ سوسیالیزم لە قۆناغی یەکەمە سۆسیالیزم ئەتوانێ ئەم سیستەمە بەڕێوە بەرێ
کە ئەوەکوتم مەسە بچنەوەی ڕاستە لەو سەردەمەیە جیاوازی لێوان بچنەوەی لە نێوان کرێکاران و جوتیاران هەیە کە لەوە کۆمەنیزممان نامێنێ و هەموو کەس لە ناو سۆسیالیزم و دواتریش لە ناو کۆمەنیزمە بەهرەمەندە لە هەموو داهاتەکانی ئەم سیستەمە سیاسیە بەڵام خۆ کاکسیوان ئەگەر ناوی دەوڵەتیش نەبێ بەڵام ئەم سیستەمە پێویستی بەڕێخستن هەیە پێویستی بە بەڕێوەبردننی کۆمەلگا هەیە پێویستی بە بەڕێبردننی کۆمەڵ هەیە کەواتە بەهەرحاڵدا لە ئەوەی کە پێشتر باسمان کرد شورایە یان هەر بچوتنەوەیەکی کرێکاریە کە ئەم سیستەمە بەڕێوە بە دوجار لە ژێر ناوی بەدیهێنانی سۆسیالیزم یا کۆمەنیزم ئەم کۆمەلگایە بەڕێوە بە و بە شێوەیەکی عەدالەت خواستر و بە شێوەیەکی یەکسانی خواست و بە شێوەیە کە هەموو داهاتەکان بۆ هەموو خەڵگە بێ نەگەوەی کە ئێستا وەکوتم ئالانباریۆڵێ ئەرچی 368 کەس لە دنیاە داهاتی 3 ملیار کەسیان لە بەردەستایە واڵێ 2 ملیار کەسیش هیوایەتی ژیانێکی سادە ئەو ئاخوازن ڕاستی ژەکە مەسەڵەن ئێستا بە ملیۆنان کەس لە هیندستان خوازیاری ژەمێنانی ڕۆژانن و تەنانەت ئەوە بۆ ئەوروپاش ڕاستە لە ئەمریکای لاتینی ڕاستە لە بەشێکی زۆر لە وڵاتانی دنیا ڕاستە قسەکەوەیەکە مارکسیزم و بچوتنەوەی چەپ هەم سۆسیالیزم هەم کۆمەنیزم وەکو باشترین ئەڵتەرناتیڤ ئەبینێ بۆ نێشتنی ئەو نەعەدالەتیە بۆ نێشتنی ئەو چۆسانەوەیە بۆ بەدێنانی یەکسانی و کۆمەلگایەکی عەدالەت خۆش و سەرا بەڵێ ئاراستەیەکی لە جیهاندا پێڵەن ئاراستەی سۆسیال دیموکراتەکان سۆسیال دیموکراتەکان چەند پەیوەندیان بە چەپەوەیە ئایا ئەوان لەژێر کاریگەری چەپان زۆر ئێمەوان بیسۆڵن سۆسیال دیموکراتەکان زیاتر بەلای چەپدا سابوونەتەوە هەموو ئەم سۆسیالەکەشیان هەر لە مارکسیزمەوە وەرگتووە لە ڕاستی کاکسیوە ئەمان بستۆی سۆسیال دیموکراتەکان بە دوای وەکوتم قۆناغی یەکەم لە کۆمۆنێ لە ئەفو کۆناغی یەکەم لە ئینتەرناسیۆنالی یەکەم و دووهەم سۆسیال دیموکراتەکان و وەکو باڵی ڕیفۆرمیز و بزوتنەوەی کۆمەنیستی ڕادیکاڵی وەکو کۆمەنیزم هەردووکیان وەکو قۆناغی دووهەمی بزوتنەوەی چەپ و مارکسیزم سەیرەکران ئەوانە لەو هەلومەرجەیە دەور و نەخشی خۆیان هەبوو و کاریگەری زۆریان هەبوو بەڵام لە قۆناغی سێهەمی بزوتنەوەی چەپ کە قۆناغی سێهەمە سۆسیال دیموکراتەکان وا تعریفکران و دواتریش تا ئێستاش بەشێک لە بستنەوەی چەپی وایە کە سۆسیال دیموکراتەکان باڵی ڕیفۆرم یا باڵی ڕاستی بستنەوەی سەرمایەداری بۆ شوازین و خزمەت بە بستنەوەی سەرمایەداریەکەن بەڵام هێشتا بەشێک لە سۆسیال دیموکراتەکانی دنیا خۆیان بە چە بەزانن و لەناو ئەم چوارچێوەیە بەڵام دوجار وەکوتم قۆناغی سێهەمی کە ئەو فۆرمە بە ناوی سۆسیالیستی دیموکراتی هات ئەمانە ڕەت دەکاتەوە وەکو لەناوی ڕیزبەندەکان لە ناو بچوتنەوەی چەپە جێگای نابێتەوە وەکوتم بە پارێزەری بەرژەوەندەکانی سەرمایەداری بۆ ژوازیان نەزانێ بەڵام لە هەمان کاتا سۆسیال دیموکراتەکان ڕیفۆرمی زۆریان کردووە و کاریگەری زۆریان لە ناو سیستەمەکانی دنیادانە هەر ئێستا بەشێکی زۆری وڵاتانی ئەسکەندناڤیا سەردەستی سۆسیال دیموکراتەکان بەڕێوەچێ بەڵام قۆناغی سێهەم سۆسیالیستی دیموکراتی پێی وایە کە ئەمان هەم سۆسیال دیموکراتەکان و هەم کۆمەنیزمی ڕووسی تێپەڕاندووە بەو دەلیلەی کە بە تایبەتی لە دوای دەی شەستەکان بازەکە لە دوای دەی شەستەکان کە دەور و نەخشی زۆری هەبوو لە ڕێخستنی بزوتنەوەی کرێکاری و سەندیکالیستی لە بزوتنەوەی ژینگە و لەو بزوتنەوانەی کە دژی چەکی ئەتۆمی بوون و لە مەسەلەن شۆڕشی خوێنکارانی فەڕەنسا و لە خزمەتکردنی جۆرا و جۆری کۆمەلگا لە ڕێگای بزوتنەوەی ژنان و گەنجان و ئەوانەوە هەموو ئەوان پیان وابوو کە
ئەدیگی سوسیال دیموکرات نەیتوانێت لەم مەجارانیش کاردی کۆمونیزمی رووسی یا نەیتوانێت لەم بارەی ئەو گەورانە هەڵگرێ بۆیە پێیان هابوو سوسیالیست دیموکراتی پێناسیەوە بوو کە سوسیال دیموکراتەکان لە ڕاستیە ئەروەکوتم پرسیارێکم لا دروست بوو لەسەر ئەمریکا وڵاتێکی سەرمایهداریە و قوتبێکی بەهێزە لە جیهاندا تا چەند لەوێ شوێعیەت و با بڵێن چەپ لەوێ ڕۆڵیە بۆ تا ئێستا شوێعیەت لە وڵاتی نەیتوانیوە گەشتە بکاکە لەوێ بە حسابی با بڵێن بیرروباوەڕی چەپ و مارکسیزەکان سەرمایهداری ستەمگەرە و زیاتر چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش دەچەوسێنێتەوە بەڵام بۆ لەوێ شوێعیەت گەشەی نەکردووە ئەمریکا لە ڕاستیە لەناو ئەمریکاش حیزبی کۆمونیست هەیە و بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی سندیکالیستی و بزوتنەوەی ناڕەزایەتی بە هەژمون و هەیمەنەی بزوتنەوەی سەرمایهداری خودی ئەمریکا هەیەەوە زۆر جاریژە بینین احتراز و ناڕەزایەتی زۆری خەڵگە بینین بەرامبەر بە سیستەمی سەرمایهداری ئەمریکا لە ڕاستیە سیستەمی سیاسی ئەمریکا داوەش بۆ بەسە دوو حیزبی سەرەکیە دیموکرات و کۆماریەکان و ماوەیەکی زۆری شەمانە حاکمیەتی وڵاتیان گرتوتە دەست و کاک سیروان بۆ بەدیهێنانی بچنەوەیشی کۆمەنیستی بەهێز لە ئەمریکا لە هەرکوێ دنیا پێویستی بە دەورانێکی مێژووی تر هەیە کاگەنوەر پرسیارێک لەسەر با بڵین ڕۆڵی چەپ لە باشووری کوردستان لە کۆمەڵگای کوردیدا ئەبینین لە ناوەڕاستی نەوەتەکانەوە بزوتنەوەی چەپ ینی پاشەخشەی کردووە وەستاوە ئەمە پەیوەندی بەچێوە ئایا بۆ لە با بڵین هەرێمی کوردستان دەکەنەوەمی ساڵی هەشتاکان و بڵین تا نەوەتەکانیش خەڵکێکی زۆر هەڵگیری بیر و باوەڕی مارکسیزم و چەپگەرا بووە زۆر بە ڕادیکاڵانەکاری دەکردووە تەنانەت بزوتنەوە کۆمەنیستەکانیش تا ساڵی کۆتایی بڵین نزیک کۆتایی نەوەتەکانیش دەورێکی فعالیانە بەڵام ئێستا زۆر لە پاشەخشێدانێ وەڵا کاکسیان لە کوردستان هەم بیری ماویزم کاریگەر بوو و دواتریش هەم مارکسیزم لێنیزمیش ئەوەی کە جەنابێکی دێڵی ڕاستە ساڵی شەستەکان و دەقتر هەفتا و هەشتاکان بزوتنەوەی چەپ و کۆمەنیستی لە کوردستان زۆر بەهێز بوو و ئەوە بۆ مانایە بوو کە لە دنیاش بەهێز بوو ینی دەی هەفتا و هەشتاکان بزوتنەوەی چەپ و مارکسیستی لەسەر تاسەری دنیا وەکو خۆشت باسکریانی بوو دنیای کرد بوو بە دوو قوتبی جیاواز و بەشێکی بچنەوەی چەپ نوێنەرایەتیە کرد بە نظری من بەڵام پاشەخشەکەی لە ڕاستیە پاشەخشەیە بە نظر من یەکەم پاشەخشەکە فاکتەرێکی جیهانی بوو بە تایبەتی دوای ڕوخانی دیواری بەرلین و هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێت و ئەو ڕخنانەی لێ گیرا بوو کە یەکێتی سۆڤێت نەیتوانی نوێنەرایەتی کرێکاران زەحمەت چێش بکەوە نەیتوانی بۆ سیستەمێکی ئازادی و دیموکراسی و مەدەنی و میدیایەکی ئازاد بەردەستە بکە و لە هەمان کاتە هەموو ئەو ڕووداوانی کە پێشتر ڕوویاندا بوو لە سەردەمی ستالین و ئەوانە هاتەوە بەرباس لە هەر حاڵدا ئەو بچێت ئەکرێ بڵم فاکتەری گەورەی جیهانی هەبوو ئەو فاکتەرانە کاریگەری لەسەر کوردستانیش هەبوو بە دەورانی تازەش لە دوای ڕوخانی دیواری بەرلین و هەڵۆشانەوەی یەکێتی سۆڤێت و گلاسنۆرت و پریستراەکەی گۆرباشۆف بەڕاستی بێگومان وایە بچوتنەوەی چەپ لە کوردستانیش پاشەخشەی کرد اینجا ئەوەیەکی یەکجگە لە فاکتەرە جیهانیەکان بە نظری منەوەیە کە بچوتنەوەی چەپ و مارکسیزم لە هاوردەکردنی بۆ کوردستان باش تێگەشتێکی ئیدراکی باشی نەبوو لەلایەن سەرکردە سیاسیەکانەوە و نەیانتوانی ئیدامە ببەن و نەیانتوانی لە خەڵک بگەێنن کە ئەم بزوتنەوەیە هێشتا زیندووە و تووشی لەگەڵ پاشەخشەی بزوتنەوەی چەپ و ڕوخانی دیواری بەرلینوانە لێرەش بێگومان هەمان کاریگەری نێگەتیفی داناوە هێزە چەپەکان بەشێ لە هێزە چەپەکان کە لە دەی هەشتاکان تا دەینەوە دەور و نەخشی گەورەیانە بوو وەرگەڕان بەرەو ڕاست ویان خۆیان ناونا سوسیال دیموکرات یا چوونە بەرێ ڕاستەوە بە نظری منەوەیە کە لە کوردستان هێزا بستنەوەی چەپ و کۆمونیستی وجودی هەیە و هێشتا حەلقەی ڕۆشنبیری و سەقافی زۆر هەیە بەڵام هەمووانە بە نظری من پێویستی بە ڕێخستنەوە هەیە پێویستی بە تعریف و پێناسەوەیەکی نوێ هەیە بۆ ئەوەی کە دەور و نەخشی زۆری هەبێت لە کۆمەلگایەوە لەسەر لە نوێ لە هەلومەرجێکی تازەیە بتوانێت
بخۆی تاقیکاتەوە بتوانێت قسەی جددی هەبێ بتوانێت دەور و نەخشی هەبێ. کاگەنوەر وەکو وڵین لە هەرێمی کوردستاندا با تایبەتی لە باشووری کوردستاندا بزوتنەوەی چەپ زۆر پاشەخشەی کردووە بە تایبەتی وەکو باسمان کرد لە کۆتایی نەوەتەکانەوە بڵین بە تەواوی پاشەخشەی کردووە وەستا ڕۆڵێکی زۆر با بڵین پێگە و ڕۆڵێکی زۆر لاوازیانێ لە هەرێمی کوردستان چی بکرێ بۆی بزوتنەوەی چەپ بێتەوە ناو گۆڕەپانەکەەوە بە هێزێکی و کاریگەرەوە بێتەوە ناو مەدانەکە و دەوری هەبوو پێگەی خۆی هەبێ و بتوانێت هەموو ئەو ئامانجە سیاسی و ئەو ئایدۆلۆژیا و بیر و باوەڕی خۆی لە ئەرزی واقعدا لانی کە بەشێکی پراکتیزە بکات. وڵای کاکسیوان لە ڕاستیە سەر لە نوێ دەور و نەخش و گەشەی بزوتنەوەی چەپ و کۆمونیستی لە فاکتەرێکی جیهانیە ئەبێ مەسەن یەکیانەوەی کە لە ئاستی دنیا هەنگاوی گەورە بنێەوە پێشکەوتنی گەورە بەخۆیەوە ببینێ و ئەبێ مەسەلەن بزوتنەوەی چەپ و کرێکاری هاوهەڵوێستێکی نەتەوەیی بوون لە خۆ بگرێەوە مەسەلەن ئەم کاریگەریانە لەسەر کوردستانیش ببیندرێ و لە پاڵەوەیە ئەبێ بزوتنەوەی چەپ لە کوردستانە باشتر بێتە مەیدان و خۆی بکە بە نوێنەری ڕاستەقینەی بزوتنەوەی چینایەتی لە کوردستان خۆی بکە بە نوێنەری ڕاستەقینەی نائەدالەتی چوونەوە بەگشت نائەدالەتی و ستەم و ئیستبداد چوونەوە بەگشت هەموو ئەو یاسایانەی خێڵ و فیدوئاڵ و عەشایەری کە کاریگەری لەسەر بزوتنەوەی کۆمەڵایەتی خەڵکەیەوە ئەبێ نوێنەرایەتی بزوتنەوەی ژنان بکە و ئەبێ پێشەنگی ئەتراز و ناڕەزایەتی خەڵک بێ لەسەر شەقامەکان و ئەبێ بەگشت سیستەمی نادیموکراتیا بچێتەوە ئەوێ بە دەنگی بەرزدا کوشی لە ئازادی خەڵک ئازادی ژنان کرێکاران زەحمەتکێشان ئازادی ڕاگەیاندن و عەقیدە و بەیان بکە و بە دەنگی بەرزداوای جای دین لە دەوڵەت بکە هەموو ئەوانە بە نظری من ئەکرێ بزوتنەوەی چەپ سەر لە نوێ بێنێتەوە ناو ساحەی سیاسی کوردستان ئێستا هەندێک لەو حرەکاتانە هەن و جموجۆڵی زۆر هەیە بەڵام بە نظری من ئەوی کە ڕەنگە ئێستا هەلومەرجێکی زۆر لەبار بێ بۆی کە بزوتنەوەی چەپ بتوانێت گەشە بکە و دەور و نەخشی هەبێ بەسەر لە نوێ تعریفکردنەوەی خۆی بە بەردەوام بە پێناسەی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان مەسەرەوە هەموو نائەدالەتی و گەندەڵی و نابەرابەری و ئەو هەموو کوشت و کوشتار و پێشێلکردنی مافی کرێکاران و جوتیاران و ژنان و هەمووانە ئەتوانێت ڕنگ و بۆی خۆی پێوە بکێنێ و ئەتوانێت هەڵگری خەسڵەتەکانی ئازادی و بەدیێنانی مافی کرێکاران بێ و بە نظری من دەتوانێت دەور و نەخشی زۆری هەبێ ینی لە ڕاستیە بۆ هەموو کۆمەلگایەکی بەشەری سەر لە نوێ گەشە و هاتنەوە پێشی بزوتنەوەی چەپ ئەتوانێت ئیمکانی هەبێ بەڵام قسەکەوەیە کە پێویستی بەڕاستی بە خۆڕێخستنی باش بە فۆرمەڵە بەندێکی نوێ و پێویستی بەوەیە کە بزوتنەوەی چەپ و کرێکاری باشتر ڕێک بخرێ و ڕووبەم سیستەمە سیاسی کە هەیە بە دەنگی بەرزتر قسە بکە و وشیاری کۆمەلگا وشیاری تاک وشیاری کۆمەلگا زۆر گرنگە لەم بابەتەوە و پێویستە ئەم هێزانەی کە هێزی کاری کۆمەلگان و ئەم هێزانەی کە هێزی بەدیهێنانی مەسەلەن بەگەڕخەری کۆمەلگان پێویستە ئەم هێزانە خۆیان باشتر خۆیان ڕێخن بتوان بەڵام لەژێر چاودێری یا لەژێر ڕابەرایەتی سازمانێکی چەپ و کۆمەنیستی کە بە نظری من لە دوای نەوەتەکانیش کاکسیروان لە کوردستان بزوتنەوەی چەپ و کرێکاری کۆمەنیستی زۆر گەشەی کردبوو تایبەتی لە دوای پێکەنانی حیزبی کۆمەنیستی کرێکاری لە کوردستان حرەکەتێکی بەقووەت هەبوو بەڵام بەهۆی ئەو هەموو کێشە و دوستانی کە ڕوبەڕووی کۆمەلگای کوردستان بووە بەهۆی ئەو هەموو ئیستیبداد و ئەو هەموو سانسۆرەی خراوەتە سەر بزوتنەوەی چەپ و بزوتنەوەی کۆمەنیستی بە نظری من ڕاستە لە دەورانێکە تووشی پاشەکشە بووە بەڵام ئەوانە وەکو پێشتر وتم هیچی لە ئەهمیەتی ئەوە کەم ناکاتەوە هیچی لە دەور و نەخشی بزوتنەوەی چەپ کەم ناکاتەوە لە کوردستان کە دەور و نەخشی هەبووە لە ڕابردوودا کە بەڕاستی داکۆچی کردووە لە بزوتنەوەی خەڵک و لە ئێستاشە ئەتوانێ هەمان دەور و نەخشی هەبێ و درەنگ یاز و وەکو باشترین ئەڵتەرناتیڤی سیستەمی سیاسی وەکو باشترین ئەڵتەرناتیڤی بزوتنەوەی سەرمایەداری برژوازی ناسیۆنالیستی مەزهەبی ئەتوانێت دەور و نەخشی هەبێت ئەتوانێت لە
قسەی جددی بکە بۆ بەدیهێنانی ئەوەی کە پێشتر باسمان کرد بۆ بەدیێنانی سوسیالیزم و بۆ دنیایەکی باشتر ئێمە شایدی ئەوەی ئێستا ئەگەر ڕەخنە لەسەر پاشەکشەی بزوتنەوەی چەپەیە شایدی ئەوەشین کاک سیروانکە بزوتنەوەی ناسیۆنالیستی لەکوێ دنیا توانێتی خزمەتی مرۆڤایەتی بکە بزوتنەوەی ئیسلامی سیاسی و مەسهەبی نموزەجەکانیمان بینیوە لە عێراقا لە یەمەنە لە ئەفغانستانە لە سووریایە ئەمانە ئەوە تەنانەت لە عەرەبستانی سعودیەیە نموزەجی ئەم سیستەمە سیاسیانەمان بینیوە بەهەرحاڵ ئەوە بۆ مانایە نییە کە بزوتنەوەی چەپ و کۆمەنیستی قابلی ئەوە نیە ڕەخنەی لێ بگرێ هەروەی کە ڕەنگە جەنابش پێشتر باسمان کرد قوتابخانەی فرانکفۆرت سەرڕای ئەوەی کە مارکسیستین بەڵام پێیان وا بوو ئەبێ تعریفێکی تازە بۆ مارکسیزم لەگەڵ هەلومەرج و ژینگەی سیاسی کۆمەڵایەتی تازە پێناسە بکرێتەوە واردە مەسەلەن بزوتنەوەی چەپ و مارکسیزم واردە کە ڕەخنە لە دەورانی لینین و هاتنی ستالین و قەتڵ و عامی ترۆتسکیە گیرێ واردە ڕەخنە لە بزوتنەوەی چەپ و کۆمەنیستیە ژیرێ لە ژێر ناوی ئەوەی کە سیستەمی سیاسی لە کوبا مارکسییان لە سین لە ڕاستیە ئەمانە ناکرێ ئاوا تەفسیری بۆ بکرێ بڵێ مەسەلەن بزوتنەوە لەبەرەوەی سیستەمی سیاسی لە سین سیستەمی سیاسی لە سین خۆی بانگەشی ئەوەکە بەڵام لە ڕاستیە بەپێی پرەنسیپ و مانیفێستی حیزبی کۆمەنیست و بەرنامەی مارکس و ئەنگڵز ناجوڵێتەوە بە نظری من یعنی پێویستی لە هەر دەورانێکە هەر ئێستا کاکسیوان بۆ معلوماتی جەنابەت هەر ئێستا لەوەی کە بزوتنەوەی سەرمایەداری دنیا باوەشی بە دنیای کردووەکو حەزیایەک کۆمەلگا هەڵەلووشێ هەر ئێستا کتێبەکانی مارکس لە پرفرۆشترین کتێبەکانی دنیاەوە بە تایبەتی کاپیتاڵ کە بەردەوام فرۆشی لەسەر و ئاستی هەرێک کتێبەکانی دنیاە ئەوە کتێبەکانی بزوتنەوەی چەپ و کۆمەنیستی ڕەواجێکی زۆریانەیە دەلالەتە لەوەی کە هێشتا ئەم فکرە و ئەم حرەکەیە و ئەم بیر و باوەڕە ئەتوانێت جارێشکە بێتە پێشەوە و دەور و نەخشی هەبێ و خزمەتی کۆمەلگای بەشەری بکە کاگەنەوەکو دو پرسیارش ئەگەر بکرێت تۆزە بە کورتی بەچڕی با بڵێن ئێمە لە کوردستاندا چەندین ڕوتی کۆمەنیستی و با بڵێن شیوعیمانە بوو ئەوان زیاتر خەباتەکان خەباتی چینایەتی بوو بەڵام ئێمە لە کوردستاندا قەزی نەتەوایەتیمانە بووە ئەمە ئەوای نەکردووە کە ئەوان بڵێن هێزە چەپەکان و شیوعیەکان پاشەکشێ بکەن ینی بۆ ئێمە دەتوانین بڵێن خەباتی نەتەوایەتی و مەوزوعی قەزی نیشتیمانی و قەزی ڕزگاری ئەوانەمان خەمی یەکەم بێ بیکەنە خەمی یەکەم خۆ کاک سیروان ئەمەی جەنابە دێڵێ ڕاستە بەڵام خۆ بزوتنەوەی چەپ و مارکسیستی نەهی نەکردووە لە بەدیێنانی مافی نەتەوەکانیانی لە سەردەمی لینینە مافی چارەی خۆنووسینی نەتەوەکان دیاری کراوە بەشێکی زۆری و کۆمارانە لە سەردەمی لینینە لێک جیاکرانەوە و سەر بەخۆی خۆیان وەرگرت ئەنی قسەکەوەیەکە بە نەزەری من بزوتنەوەی چەپ هیچ کات هیچ وەختێک دژی بەدیێنانی خواستە نەتەوەیەکانی خەڵک نییە بەڵام قسەکەی ئەوەیە کە پێویستە ئەو مۆدێلی حکومڕانیە چی بێ و پێویستە کرێکاران دەور و نەخشیانتیایە چی بێ و بەڵام قسەکەوەی ئەگەر مەسەرەن ئەم ڕەخنەی جەنابەت دروستە کە بزوتنەوەی چەپ و بزوتنەوەی کۆمەنیستی تەییدی نوێنەرایەتی مەسەلەن مەسەلەی میلی و نەتەوەی کوردستانی نەکردووە خۆ حیزب ڕاستەکان ئەیکەن بەڵام مەسەلەن لەکوێ کۆمەلگا لیان ڕازیە خۆ سۆسیال دیموکرات و حیزبی ناسیۆنالیستی کوردیەکە نوێنەرایەتی ئەم بزوتنەوە نەتەوەی نیشتیمانیەکە لە دوای ڕاپەڕینەوە لانی کەم بەڵام خۆ نەیتوانیوە خواستەکانی خەڵکی بەدی بێنێ نەیتوانیوە نیشتیمان و وڵاتێکی باش بۆ خەڵک بەرەم پێێنێ خەڵک لەم سیستەمە سیاسی کە ئێستا ناڕازیە گلەیی زۆری هەیە اعترازی زۆری هەیە و خۆ ئەمە ئەکرێ مەسەلەن ئەگەر وا بێ دەرفەتێک ژدەی بە بزوتنەوەی چەپ و کرێکاری با مەسەن 5 ساڵ دەوڵەتداری بکە ئاخۆ مەسەلەن خەڵک چەنە قبوڵیەکە یان ناڕازیە قسەکەوە بەڕاستی ئەمە کاکسیوان پێم وایە بەشێکی زۆری ئەمە هەڵوێستی بزوتنەوەی ناسیۆنالیستی و بزوتنەوە مەسهەبیەکانە کە پێیان ینی بانگەشەی ئەوەکەن کە بزوتنەوەی چەپ و کۆمەنیستی تەییدی بزوتنەوەی نیشتیمانی و نەتەوەی ناکە لە ڕاستیە ئەمە پرسێکە وانە وەکوتم مەسەلەن باشترنیش لە سەردەمی لینینە مافی چاری خۆنووسینەتەوەکان دیاری کراوە زۆر بەڕێز کاگە ئەنوەر حسێن بازگر نووسەر و لێپسراوی دەستگای ئایدیا بۆ فکر و لێکۆڵینەوە کە ئامادەی بەرنامەکەمان بووی عەزیەتمان دایت عەزیەت کێشا جەدەلێکی پڕچێژ و پڕمعریفی بوو زۆر سوپاس بۆ وڵامی پرسیارەکان بینێرانی بەڕێزی بەرنامەی هیزرین
تا تەوەرێکی تر و بابەتێکی تر هەر شاد و بەختەوە.